وڕێنەکردنی مدیر عامڵی سندوقی خانەنشینی و وەڵامی دندانشکێنی خانەنشینان. لە حاڵێکدا کە ناڕزایەتی خانەنشینان سەبارەت بە بێمافی و پێشێلکرانی مافە ئینسانی و سەرەتاییەکانیان لە شوێنە جۆراوجۆرەکانی ئێران ڕۆژانە درێژەی هەیە، نعمەتوڵڵا تورکی مدیر عامڵی سندوقی خانەنشینی وڵات لە وەڵام بەم ناڕزایەتیانە وتوویەتی کە بارودۆخی خانەنشینان لە ئێران بێجگە لە چەند وڵات لە گشت وڵاتانی دنیا باشترە. ڕۆژنامەی دەوڵەتی کار و کارگەر لە ژمارەی ڕۆژی دووشەممەی 19 مانگی پوشبەڕی خۆیدا وتوێژێکی لەگەڵ ئەم کەسەدا هەیە کە وەها ڕووداوێک تەنیا لە کاربەدەستانی ڕژیمێکی وەک کۆماری ئیسلامی دەوەشێتەوە. ئەو بە بێشەرمیەوە دەڵێ ڕەنگە تەنیا 5 بۆ 6 وڵات لە حوزوری سندوقەکانی خانەنشینیدا بارودۆخێکی باشیان هەبێت کە هەڵبەت ناڵێم ئەوانیش عالین، بەڵام مابەقی ئەوانی تر بارودۆخیان لە ئێمە خراپترە. لەم بابەتەوە هیچ گومانێکتان نەبێت وڵاتێکی وەک فەڕەنسا لە بەرچاو بگرن خانەنشینەکانی ئەگەر دۆخیان باشە بۆچی ئەم گشتە ناڕزایەتی دەردەبڕن. هەواڵنێری ڕۆژنامەکە کە ئەم قسە سەرتاپان ناڕاست و درۆیانەی خستووەتە بەرگیر و گاز دەڵێ ئاغای تورکی لە ئێستادا لانیکەمی حقوقی کرێکاران و خانەنشینانی کرێکاری نزیک بە 8 تا 9 ملیۆن تمەنە، لە حاڵێکدا کە نرخی سەبەدی بەڕێچوونی لانیکەمی حسابکراو لەلایەن شۆرەی باڵای کارەوە 13 ملیۆن و 90 هەزار تمەن و نرخی سەبەدی بەڕێچوونی لانیکەمی حسابکراو لەلایەن هەندێک لە ناوەندەکانی دیکەوە 18 ملیۆن تمەنە. مانگی ڕابردوو ناوەندی توێژینەوەکانی مەجلس هێڵی هەژاری لە تارانی 30 ملیۆن تمەن دیاری کرد. لە پاڵ بارودۆخی حەقدەستەکاندا دەبێ ئاماژە بە بەردەوامی نرخی تەوەڕوومی دووڕەقەمی لە ماوەی ساڵانێکی دوور و درێژدا بکرێت لە ئێران. دەمێکە کە نرخی تەوەڕووم لە ئێران لەلایەن ناوەندە ڕەسمیەکانەوە زیاتر لە 40% ڕادەگەیەندرێت. ئایا لە وڵاتانەی ئێوە ئاماژەیان پێەکەن کرێکارێک ناتوانێت بە مانگانەکەی وەریدەگرێت دەرەقەتی کرێماڵ و خەرج و خۆراکی یاسایی ڕۆژانەی خۆی بێت؟ لە وڵاتانەشدا نرخەکان لە ماوەی 1 مانگ و 1 هەفتە و تەنانەت 1 ڕۆژدا گۆڕانکاریان بەسەردێت. شیاوی ئاماژەیە کە ئەم کەسە خۆی یەکێک لە بەرنامەدا ڕێژەرانێکە کە ئاڵوگۆڕی دژی کرێکاری لە بواری بردنەسەرەی تەمەنی خانەنشینی و گۆڕانی بنەمای حساباتی مانگانە و کەمکردنەوەی ئیمتیازاتی پیشە سەخت و دژوار و زیانبەخشەکانی ئامادە کردووە و لە بەرنامەی 5 ساڵی حوتەمدا گونجاندووە. لە وەڵام بەوەها بارودۆخێکە خانەنشینان دەمێکەکە بوونەتە هێزی سەرەکی ناڕزایەتی و ئامادە لەسەر شەقامەکان. شۆڕشی ژینە هیوا و هێز و توانایی زیاتری بە بزووسنەوەی خانەنشینان بەخشیوە. داخوازیەکانی خانەنشینان داخوازی و داواکاری سەرجەم خەڵکێکەکە لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. خەڵکێک بە دەست هەژاری گیان تاوێنەوە وەزاڵە هاتوون. خەڵک گرانی تەنگی پێ هەڵچنیون. کاڵا سەرەکیەکان لەسەر سفرەکانیان نەماوە. نزیک بە 20 ملیۆن کەس لە جەمعیەتی وڵات لە پەراوێزی شارە گەورەکاندا بەبێ سەرەتاییترین ئیمکاناتی ژێربینایی لە شەڕێکی ڕانەگەیەنراو لەگەڵ ڕژیمدان و کەوایە بۆچی دەبێ ئەم خەڵکە کە دار و نەداریان بەفیڕۆ دەچێت ئەم بارودۆخە فەلاکەت بارەش تەحەموڵ بکەن. لە خۆڕانیە خانەنشینان کە لە ئاستێکی ملیۆنیدا توانایی دابینکردنی هەزینەی ژیانیان نییە و بەشێکی گەورە لە هەژارترین توێژی زەحمەتکێشی کۆمەڵ پێکدێنن، هاواریان سەبارەت بە گرانبوونی ڕۆژانەی نرخەکان و خراپتربوونی بارودۆخی بەڕێچوونیان بەرزوەتەوە. دەڵێن لە بەرامبەر هەموو ئەم هێرشەی کە دەکرێتە سەر ژیانیان و لە بەرامبەر گوێچکەی کەڕی کاربەدەستانی ڕژیمدا ڕێگەیەکیان بێژگە لە هاتنە سەر شەقام و چڕترکردنەوەی خەباتیان بۆ نەماوەتەوە. خانەنشینان بەشێک لە قوربانیانی داڕمانی ئابووری نێئۆلیبرالی کۆماری ئیسلامین. خانەنشینان فێر بوون کە ڕێگەیەکیان بێژگە لە خەبات بۆ دەستەبەرکردنی جاخوازی ڕەواکانیان نییە. ئەوان بە تەجروبە بینیویانە کە ڕژیم و ئۆرگانە سەرکوتگەرەکانی بە جێگای بەرخورد بە کەسانی دز و ئختلاسگەر، مامۆستایانی عەداڵەتخواز، خانەنشینان، کرێکاران، ژنان،
پراوەزنشینەکان منداڵانی کار و کۆڵبەرەکان دەکەنە بەرهێرش. کۆبوونەوەی ناڕزایەتی خانەنشینان مژدەدەری دەستپێکی قۆناغێکی ترە لە ناڕزایەتی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و بێگومان ڕژیم بەرگشت سەرکوتگەریە وەحشیەکانیەوە بە زیندانیکردن و دەرکردنی ئەحکامی قورس دژ بە هەڵسوڕاوانی کرێکاری و داکۆکیکارانیان، دژ بە ژنان و دژ بە هەڵسوڕاوانی مەدەنی و گرتنی بە هەزاران کەس ناتوانێ کۆمەڵگا بگێڕێتەوە بۆ قۆناغی بەر لە شۆڕشی ژینە.